دوای نزیکەی ساڵێک و 6 مانگ هێزەمنەکانی عێراق و چەکدارانی حەشدی شعبی شیعە مەزهەب و حەشدی شعبی سونە مەزهەب بڕیاریاندا هێرشەکانیان بۆ سەر قەزای حەویجە و ناحە و گوندەکانی دەوروبەری دەست پێ بکەن و کۆنتڕۆلی بکەنەوە. پارێزگاری کەرکووکیش پاش کۆبوونەوەی لەگەڵ فەرماندەکانی پێشمەرگە لە میحوەرەکانی کەرکووک ڕایگەیاند لە چەند ڕۆژی داهاتوودا هێرشی کۆنتڕۆلکردنەوەی حەویجە دەست پێکات. پێشمەرگە بەشداری لەو هێرشەدا ناکات و تەنها هەماهەنگی هێزەکانی عێراق دەکات. هەڵبەتە ئەو شوێنانە زۆر نزیکن لە پارێزگای سەلاحەدینەوە، یعنی لەوێ هەر لە پردەپەڕنەوە دێنە ئەو شوێنانە، بۆیە ئەرکی سەرەکی سەرشانی هێزەکان لەوێوەیە بۆ ڕزگارکردنی ئەو شوێنانە. خۆتان ئەزانن پێشمەرگە ئەو بڵاوبوونەوە زۆرەی پێشمەرگە بەرەو ئەو شوێنانە پێویست نییە و لەوانەیە سوودیشی نەبێ زەرەری هەبێت. پێشمەرگە شوێنەکانی خۆی ئەپارێزێ و هەر شوێنێکیش پێویست بێ بۆ پاراستنی شاری کەرکووک و نەوتی کەرکووک و غازی کەرکووک و کارەبای کەرکووک پێشمەرگە بۆی ئەچێتە پێشەوە. تا ئێستا هێزە ئەمنیەکان لەوە دڵنیا نین کە فڕۆکەی هاوپەیمانان هاوکاریان ئەبێت لە کۆنتڕۆلکردنەوەی حەویجە یان نا، بەڵام فڕۆکە جەنگیەکانی عێراق لە ئێستاوە بردومانەکانیان بۆ سەر ئەو قەزایە و دەوروبەری دەست پێ کردووە و ڕۆژی شەمەش فڕۆکەکانی هێزی ئاسمانی عێراق نزیک سەنگەرەکانی پێشمەرگیان لە ڕۆژئاوای کەرکووک بردومان کرد کە بەوتەی فەرماندەی میحوەرەکە هیچ چەکدارێکی داعش لەو ناوچەی بوونی نەبووە. بەنسبەت ئەم شەڕەی ئەخیر هیچ تەنسیقێکمان نییە، نە لە دوورنە لە نزیک، ئەوان خۆیان بەو کارە هەڵساون و تەمە ناکەین سەرکەوتوو بن تێدا، بەڵام ئێمە پلانی خۆمانەیە، بەرنامەی خۆمانەیە. بەتەکید دوێنێ کە تایارەکانیان هەندێک سەنگەری نێزیکی سەنگەرەکانی پێشمەرگەیان بردومان کرد کە هیچ داعشێکشی لێ نییە، لەبەرەوە داوامان کرد لە هەموو لایەک لە پشتی بەرزایەکانی پشتی مامە بەدیوی گوبێبە و مزێریە. دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو هێزەکانی عێراق چەند ناوچێکی سەر بە پارێزگای سەلاحەدینیان کۆنتڕۆڵ کردەوە، لە ئێستادا ئەو هێزانە لە حەمرینەوە هاتوونەتە خوارەوە و گەیشتونەتە گوندی ڕەملی سەر بە ناحیەی ڕەشاد. بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوودا بە هەماهەنگی لەگەڵ جێگیری پارێزگاری کەرکووک هێرشەکانیان بەردەوامی پێ بدەن بۆ عەباسی و پاشانیش قەزای حەویجە.